بە فەرمی کاتی پەخشکردنی وەرزی سێیەم و وەرزی چوارەمی زنجیرەی هاوس ئۆف دە دراگن دیاریکرا. ڕێک کەمێک پێش ئێستا تۆڕی HBO هەواڵێکی گەورەی دەربارەی جیهانی گەیم ئۆف ترۆنز تەقانەوە و باسی پلانیەم 4 ساڵی بۆ کردین. فەرمون لەم ڤیدۆیە بن با بە کوردی بۆتان باس بکەم. جارە پێش هەموو شتێ دوو وێنەی فەرمی وەرزی سێیەمیان بۆ بڵاوکردنێتەوە ئێستایەتە سەر شاشەکە وەکۆی بینن ئەمەی سەرەوە ڕنێرە تا جاگەی بەدەستەوە لە خوارەوە دەیمنمان هەیە کە دیارە لە شەڕێکی زۆر سەختا بووە. ئەنجا بە فەرمی وەرزی سێیەمی زنجیری هاوس ئۆف دە دراگن لە هاوینی ساڵی 2026 لە تۆڕی HBO بەردەستە بێ. مانگەکەیان پێنەوتوین بەڵام مانگی 6 و 7 و 8 ئەنجا دوایام هەموو هەواڵە خۆشە تیزەرێکیشیاندانە هەر ئیتر ئەوەنە دڵخۆش بووم یەکسەر ئەوە 20 دقیقە شتانە بڵاوەتەوە هاتوون ڤیدۆ ڕیکۆرد دەکەم ئەویشەوەیە کاڵێت چی هەموو ساڵێک بەرهەمێکی جیهانی گەیم ئۆف ترۆنزمان پێشکەشەکەن. ساڵی 2026 مانگی یەک وەرزی یەکەمی نایت ئۆف دە سێڤن کینگدەم، هەر لە 2026 هاوینەکەی وەرزی سێیەمی هاوس ئۆف دە دراگن، ساڵی 2027 وەرزی دووەمی نایت ئۆف دە سێڤن کینگدەم و ساڵی 2028 وەرزی چوارەمی زنجیرەی هاوس ئۆف دە دراگن. فۆلۆ لە بیر مەکەن و فەرمون بینەری تیزەرەکە من و تا کۆتایی لەگەڵ بمێننەوە. What's your name? Sir Duncan the Tall. ئەوەش تیزەرەکە بوو، ئەمە هەواڵە گرنگەکان بوو، وەڵای ئەوەنە دڵخۆشم نازانم چی بکەم. جایترەگەر تا ئێستا فۆلۆ نەگرم زۆر عیبە فۆلۆمان کەسێ و هەواڵە خۆشانەکە هەر سپاسی خۆمەکەم بەڕێز فۆلۆ لە بیر مەکانی ئەوە خۆشەویستە تا ڤیدۆیەکە خواتان لەگەڵ.